سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز، ئێرە سەنتەری گەنجانی شاری سلێمانیە. لەم سەنتەرەدا ساڵانە چەندین فێرخواز سوودمەند دەبن لە دەورەکانی ئەم سەنتەرە. فەرموو ئێوە و بەشەکانی ئەم سەنتەرەش ئێوە بینەرمان بن. سەنتەری چالاکی گەنجان کە سەر بە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە لە ساڵی 1998 دامەزراوە. یەکێکە لە سەنتەرە چالاکەکان بۆ ڕەخساندنی هەلیکاری زیاتر بۆ گەنجان و پەرەپێدانی تواناکانیان. پرۆژەی سەنتەری چالاکی گەنجانی سلێمانی پرۆژەی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە. ئەم سەنتەرە هەر لە ساڵانی دروست بوونەوە کە لە ساڵی 1970 بۆ سەرەوەی خزمەت بە گەنجەکات وەکو ماڵێک وا بۆ گەنج. گەنج لێرە توانای خۆی پیشان ناوە، گەنج لێرە توانێتی هەلیکار لە ڕێگەی ئەم سەنتەرەوە بەدەست بێنێت. ئەم سەنتەرە لە کۆمەڵێک بوارە خزمەت بە گەنجەکات. گەنج ئەتوانێت لێرە سوودمەند بێت و لێرەوە بتوانێت هەلیکار بەدەست بێنێت و ئیشێک بۆ خۆی پیا بکات. بەشەکانی ئێمە بەشی هونەریە، بەشی پیشەیە، بەشی زمانەوانی وەرز و کۆمەڵێک چالاکی گەنجان و کۆمەڵێک هەڵمەت و چالاکی گەڕۆک و هەنێک ئیشی کەمان هەیە. ئەم سەنتەرە هەر لەو ساڵانەوە خزمەت گەنجەکە لەو بوارانە. ئەبوارە پیشەیەکان خۆی بینێتەوە لە خولی درومانە، ئارێژگایە، خولی حلاقیە بۆ کوڕان سەرتاشین. بواری زمانەوانی فێربوونی زمانی عەرەبیە و هەنێک بەهۆی ئاوارەبوونی هەنێک لە عەرەبەکانەوە لە سووریاویان وڵاتەکانی چواردەورەوە فێربوونی زمانی کوردی بوو، زایدەن فێربوونی زمانی ئینگلیز نییە. یعنی ئەو کەسانە هەنێکیان بەهرەمەندن، یعنی خۆیان ئەو بەهرەیەیان تایە، حەزەکەن برەو بە بەهرەکەیان بن. هەنێکیشان لە شوێنێک کە بۆیان نەڕەخسەوە ئەو خولە ببینیان حەزیان لە بەونمە بەسیترین شت حەزیان لە خولی شێوەکاری بووە لە پەیمانگای خۆ لە کۆلێژ وەرنەگیراون، خۆشیان لە بوارێکی کە ئیشەکەن لێرە تواناکانیان پیشانیان، لێرە توانەکانیان پەرەپێیان، لێرە ئەتوانن توانەکانیان یعنی بدۆزنەوە توانای خۆیان لە چ بوارێکەیە. بەشی شێوەکاری سەنتەری چالاکی گەنجانی سلێمانی یەکێکە لە بەشە زۆر چالاکەکان کە ساڵانە کۆمەڵێکی زۆر سوودمەند ڕووماتیەکەن. ئەو سوودمەندانی کە ڕووەکان ئێرە چەند چین و توێژێکن. بەشێکی زۆریان خوێندکاری کۆلێژی هونەری نەزامکردنی سلێمانی و بەشێکی تریان خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان و بەشێکی ترمان خوێندکارانە کە ئەیانەوێت لە کۆلێژ یاخود لە پەیمانگا وەربی. من خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانم و سەنتەری گەنجان هەلێکی باشی بۆ ئێمە ڕەخساندووە کە هونەرەکەمان بەرەو پێشەوە بەرین و بەتایبەتی مامۆستا ئەیوب کە هەمیشە لەگەڵمانە و بەردەوامە و کارمان بۆ ئەکات و هەلێکی زۆر باشە بۆ ئێمە. من سەرەتا ناوم چرا عەدالەتە و بەشداری پێشنگا بووم بە سەرپەرشتی مامۆستا ئەیوب ڕەوف و مامۆستایەکی زۆر باشە، زۆر لەگەڵمانە هەوڵدات و زۆر خەریکە ڕۆژانە بە خوێندکارەکانەوە، خۆشی توانایەکی باشی هەیە. ئێمەش لێرە بۆ ئامانجمان بۆی کە بگەینە پەیمانگایان یاخۆ زانکۆ زۆر باشە بێت کە ئەو کەسە خۆی دەستی ڕەسمی هەبێت. من خۆم خۆشبەختانە توانیمە 4 بۆ 5 لەوحە بکێشم بە سەرپەرشتی مامۆستاکەم لە بواری زەخرەفەیە لە پێشەنگای ئەمنە سوورەکە بەشدار بووم و سوپاسی ئێوەشەکەم کە توانیتان بێنە ئێرە و دەستخۆشیتان لێ یەکەم و دووبارە دەستی مامۆستاکەم ئەو کشم و کە زۆر یارمەتی منی یاوە و زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە داهاتوە بمە ڕەسامێک و بە شێوەیەکی باش ناوبانگی خۆم دەرەکەم. ساڵانە بەکردنەوەی چەندین خولی جیاواز لە بوارەکانی، خولی زمانەوانی ئینگلیزی و کوردی و عەرەبی، خولی هونەری وەک شێوەکاری و ئیشی دەست و مۆسیقا، خولی کۆمپیوتەر، خولی وەرزشی وەک لەشجوانی و ڕەشاقە و تۆپی پێ و بالە و باسکە و چەندینی تر پێشوازی لە فێرخوازانی دەکات. سەرتا بەخێر بێن، سەرچاو بەخێراتنتانەکەم بۆ سەردانکردنمان بۆ ئەم بەشە.
ئەم بەشی درومانە بەڵام خۆمان ناومان لێ ناوە هوەری بڕین و دوورین کە خۆی هەمووی هوەرە طبعاً بەشداربووی زۆرمان هەیە ینی هەموو دوو مانگ جارێ بەشداربووەکانمان نەگۆڕێ بەشداربوومان زۆرە ینی تر لە 20 تەلە بۆ ئەڕواتە 45 تەلەبە بەشداربووەکان لێرە دوو منهج ئەخوێنن طبعاً کراوە بە دوو منهجەوە منهجی تایبەتی ئەدرێتێ بەشیەکەین بۆ دوو وەرزی یەکەمیان جلی ناوماڵ و جلی کوردیە کە هەموو مۆدلێک ئەخوێنن سەرەتایەکانیانی سەرچاوی هەموو مۆدلەکان ئەخوێنن وانەی یەکەمیان هەیە شێوازی قیاسات گرتن و ئەم هەموو سەرەتایەکان ئەبێ فێر بن دوای ئەوە ئەچنە سەر جلی مۆدەکە سەرەتایەکانیان تەواو کرد ئەچنە سەر جلی مۆدە جلی دەرەوە زۆر ئیسفادەی لە ئەەکەن لە بەرەوەی ئەو پارەی کە ئەیەن بە خەیات ئەگەڕێتەوە بخوایان ئەیەن بە پارچەی قماش و ئەیکەن بۆ خۆیان. Like a bird on a tree